من عمر عەبدولکەریم کەسان لە سلێمانی لە ساڵی 1950 لەدایک بووم. خوێندنم تا ئامادەی کشتوکاڵ هەر لە سلێمانی تەواو کردووە لە بەکرەجوە. لە سلێمانیە گەورە بووم. کاتی خوێندنی من لە قۆناغی ئامادەیە بە عەرەبی بوو. هەڵبەتە عەرەبیەکەم زۆر باشە. ئێمە لە پاش زمانی کوردی عەرەبی دەزانین. کاتی خۆشی کە ئێمە گەنج بووین پێش ڕاپەڕین کتێبی کوردی کتێبخانەی کوردی بە جۆری شێوەڵێن لاواز بوو. کتێب کەم بوو ئێمە بە زمانی عەرەبی زیاتر ماخوێنەوە. چ کتێبی فەلسەفی، چ کتێبی مێژووی، چ کتێبی ئەدەبی. من هەر لە سەرەتای هەفتاکانەوە کە هێشتا تەمەنم مێرمناڵێ بوو حەزم بە خوێندنەوە کردووە. چوومەتە دنیای خوێندنەوە بە تایبەتی لە پێشا بە گۆڤار ئەنجا بەو کتێبانی کە بەردەستمان نەکەوتن دەستم کردووە بە خوێندنەوەی خۆم ئەتوانم بڵێم قاڵ بووین لە خوێندنەوە ئێمە لەو قۆناغانە. دوایی وای لێ هاو ئێمە کۆتایی هەفتاکانە خوێندنەوەمان وای لێ هاتەبوو وەکو مۆرانە ئەمان خوێنەوە کتێب بەرگەی نەئەگرتی. یەکەم شعرم بە ناوی ئەڵێن نووسی لەم دیوانی یەکەمە ماتایەتی شعرێکە لە گۆڤاری لە ڕۆژنامەی هاوکاریە بڵاو بووە. ئەوە ئەتوانم بڵێم من لە کاتێکە کە بڵاوم کردوانە یەکەم بەرهەمم یاخود کە دەستم کرد بە بڵاوکردنەوەی شعرەکانم تۆزێ خۆم تەئخیر کرد جەنگ کردم. بەڕاستیەکەی ئەمویست نەبم بە باوێک چونکە خەڵکێکمەدی شعرە نووسیە شعرەکەی خەڵک بۆی تەواو ناکرێ یعنی بە زۆر شعرێ نووسی ئەمویست ببم بە ژمارەیەک یاخود کە ئەو شعرەی نووسم بەلایانی کەم خوێنەر یان بیخوێنێتەوەیان گوێی لێ بێ کە ئەخوێنرێتەوە. لەبەر ئەوە تۆزێ جەنگ دەستم کرد بنووسین. لە 86 و 87 یەکەم بەرهەمم لە ڕۆژنامەی هاوکاریە بوو. من هەر لە سەرەتاوە هەستمە کرد لە ناخمە دێت و دەچێت شعر وەکو خولیایەک وەکو شتێکی ڕۆحی لە گیانما هەستم پێ کرد کە من ئەتوانم شعر بنووسم یاخود کەسێکم نزیکم لەوەی کە بتوانم شعر بنووسم. هەڵبەتە شعر نووسینیش بەڕای من ئەگەر کەسێ لە ناخێ شعرێت نەبێ ناتوانێت بێ بە شاعر. ئێمە نەوەیەک بووین چاومان کردەوە لە ئازار و مەینەتی میلەتەکەمانەوانێ ئەمان ڕوانیە ئەو کتێبەی کە ئەی خوێنینەوە یاخود ئەو بەرهەمەی کە بیبینین هەتا وەکو ئەو شیعرانی شێمان خوێنەوە وەکو محمود دەروێش و شاعری عەرەبەکان یاخود ئەو کاتە بڵێن لە ئەدەبی عالەمیشە بڵێن هەندێک شاعر بۆمان هێن شعرەکانیمان بەردەست دەکەون. ئێمە ئەمانویست لە وەکو ڕەسوول حەمزاتۆ وەکو کۆمەڵێکی کە ئێمە ئەمانویست ئێمە لە ئەدەبەکەون ناخی میلەتەکەمان کە ئەو ئازاری تایەتی بتوانین ئێمەش دەری ببڕین بە شیعرێ بەرهەمێ. مانگی 4 کە تەمەنم 14 ساڵ بوو چوومەتە ڕێزی یەکێتی قوتابیانی کوردستان. ئەو کاتە لە کاتی مفاوەزاتی شۆڕشی ئەیلول لەگەڵ حکوومەتی عێراقیا بوو لە ساڵی 74 لە 73 بۆ گەنجێتی بووم بە ئەندامی لیژنەی سانەوی ڕۆشنبیر کە لە سلێمانیا 2 سانەویە بوو گەنجێکی 7 ساڵ بوون. 74 چوومە دەرەوە بۆ پێشمەرگایەتی لە ماوەت کۆمەڵێک گەنج بووین لە مزگەوتەکەی ماوەت ماوەی چەند مانگە ماینەوە دوایی کۆمەڵێکیان جیا کردینەوانی وتیان ئێوە لە پۆلی چەنن مان ئێمە لە پۆلی سێی ناوەندین وتیان ئێوە بڕۆنەوە ئێمە ئێوەمانای بڕۆن ئیمتیحانتان بن بەڵکو مەکتەبەکەتان تەواوکەن ئەو ئێمە گەڕاینەوە ینی هەستی نەتەوایەتی ئازاری میلەتەکە لە گیانمانە بوو لە هەڵسو کەوتی ڕۆژانەمان بوو. ئێمە لەو کاتۆ تا ئێستا ئاوە هێنامانە. ئێتر دوای ئەوە من لەم تەمەنی خۆمە 6 جار ئاواری و دەربەدەریم دیوە. زیندانی سیاسی بووم شاخە و شاخم کردووان ناخۆشیمان دیوت ژیانەکەی ئێمە ئاوا بووە. یەکەم دیوانم سەمای سروشتە ئەمە دیوانێکە ئەمە شعری یەکەم شعرەکەمە ئەڵێن ئەمە یەکەم شعرمە کە بڵاوم کردوەوە ئەمە یەکەم بەرهەمم بوو. بەرهەمی دووەمم
بێ لە عاشق چێ براوەیە ئەمە بەرهەمی دووەمە. بەرهەمی سێمم شعرەکانم چێ ئەڵێ خەونێکی جوانی تۆ نیم. ئەمەش کۆ بەرهەممە دوای ئەم سیانە سێ بەرهەمە نزیکەی بەقەر دیوانێکی کەیش جگە لەو سیانە لەما کۆ کراوەتوانێ بە ناوی دیوانی کەسان. و ئێستا دوای ئەمەش 22 شعری کەم دوای ئەمەش هەڵبەتە بۆ چاپی دووەم ئەوژەچێتەوە سەرەوە و لەمەولا من هەر بەنیازیش نیم دیوانی تاک دەکەم. هەر ئەم دیوانە ئەگەر جاریشکە چاپی کەمەوە بە چاپی دووەم ئەوانی کە یەکەمەستە. ئەو شعرانەی کە کراوە هەر بە لە سەرەتاوە شعرێکم بۆ گوڵاوە سوورەی بیابان بۆ ئەنفالە. ئەمە مامۆستا سەبا شێخانی ئاوازی بۆ دانا هەر لەم خوارەوە لەگەڵ عرفان ئەحمەدی شاعیری ڕەحمەتی و چەند کەسێکە شعرە ئاوازی بۆ دانا لەگەڵ خات و زامبیا و تویانە شعرەکەڵێن لە سەرابەوە سۆزێ بەر گوێم کە و زایەڵەی عەشقە و لە ڕووی مانگ دەرکەوت هۆ تاقە شۆخی لە خێڵ جێماون نزرگەی وێران کوانێ باوانم لەم سارا چۆڵە لە یادم مەکە بە پولێ ڕۆحم ناومێد مەکە لەگەڵ شنەی بای دەمەوە ئێواران سۆزم بۆ بکە لە هۆرەی جافان چاوێ بجێڕە بە بیابانی چۆڵ بۆ خوێن و ئێسچی شاراوەی ژێرخۆ لەکوێ شنەی کرد گوڵاڵە سوورە مەزاری ڕۆحم وا لەو سنوورە. ئاوە ئەنفالم لێناوە وێنەیەکی عەشقم تیا دروست کردووە وێنەکە سروشتە مانگەشەوە بیابانە گوڵاڵە سوورێ ئەو شعری دروست بوو. ئەمە یەکەم بەرهەم بوو کە کرا بەسمت. دوای ئەوە مامۆستا ناسری ڕەزازی چەند جارێک هاو بۆلام بۆ شوێنی ئیشەکەم دوجار بڕیار بوو بێت کۆمەڵی شعری بێ ئەو بەیانی کە مەوعیدەکەمان بوو بێ بۆلام زوو خەبەرم بووە بیرم کردەوە ئەم پیاوە گەنج بوو من تەمەنی لە من زیاترە گەنجێ بوو گۆرانی ئەو ئێمە ناسی من ئەوسا پیر بووە هەر ئاوارەیە هەر دەربەدەرە لە پێناوی ئەو بەیانە شعرێکم نووسی بە ناوی کوردستانە ڕەشڕۆشەکە ئەو هەموو شعرە مای کەچی دەنا ئەو کۆنەکان کە وعدە مابووە ئەو ئەمانی کرد بە سرود ئەو سرودەی ناوازە جوانی لێ کردووە کە کوردستانە ڕەشڕۆشەکەم بە ئاوازی خۆی و دەنگی خۆی. دوای ئەم کەمال مەحەمەد ڕۆژێ هابووە لام لەگەڵ ڕێز مابووی ئەم دیوانەی لێسەنم ئەمی لێسەن ئەم دیوانە کە کەیامی و پێشکەشم کرد نیو سەعاتی پێچ و تەلەفۆنی بۆ کردم وتی وەڵا ئاوازێکم بۆ شعری خەباتی سەخت داناوە. خەباتی سەخت من باسی شۆڕشی نوێ ئەەکەم شۆڕشی نوێی ئەم میلەتە کە دوای شۆڕشی ئەیلول کە ئەو شۆڕشەی کە هەم بە غەدرێکی دەولی بە مؤامرەیەکی نێودەوڵەتی لە بینی شای ئێران و سەدام حوسێن و هەواری بۆمدێنی سەرۆکی جەزایر هەم بە هۆکاری ناوخۆی شۆڕشەکە لە بار چوو نەما. ئەو شعرم بۆ ئەو قۆناغی دوای ئەوەیە لە شەوە زەنگی عەدەمدا تەنیا تۆ چرای هیوابووی لە ڕۆژی سەختی تەمەندا تەنیا تۆ بوو لەی وەڵامی بۆ من شعرێکم بۆ ئۆجەلانی هەرگیز نەمر هەیە کاتی خۆی لە وڵاتە بڵاو بۆ دوایش لە کتێبەکەیە کە کرا بە کتێبەی پرشنگی ڕوادەدیر ناکرێت بە هەمان شێ وڵا بۆتەوە ئەوەی وتومە بە گەلانی کە دەستیان لەو مەئامرا بۆ پێم وتون بۆ شنگال من بۆ شنگال و کۆبانی لە هەفتەیەکە 3 کەناڵ مقابلە چاپێکوتنە کردم یەکێ لە کچەکان کە پێشکەشکار بوو گریا تۆڵی لێ بووی شنگال زامێکی قەتیسی قەتیزماو لاڵبوونی میلی تفەنگ و کەڕبوونی گوێچکەی گولە و بەنجکردنی پەنجەی شایەتومانی پەلەپیتکە کە ئەمە بخێنەوە گریاوت یڵی لێوە بووی وتم دڵم لێوە بۆم ئێمە میلەتێکین هەمومان یەک جەستین ئازارەکانمان هەستی پێەکەین. من مناڵی ئەم شارم لەم شارە مناڵ بووم لەم سەرچنارە زۆربەی کاتم وە تا ئێساش ڕۆژانەیەم
خۆشەویستی ئێستا خۆشەویستی لای من ئەزانین چۆنە ئێستا ڕەنگە من شعرم بۆ سلێمانی زیاتر بێت تۆ ئەگەر ماڵەکەی خۆتە خۆش نوێ گەڕەکەی خۆشتە خۆش ناوێت گەڕەکە و خۆش نوێ شارەکەشە خۆش ناوێت شارەکەشە خۆش نوێ وڵاتەکەی خۆشتە خۆش ناوێت من هەموو کوردستانم خۆشە بۆ کەرکووک شعرم هەیە بۆ شنگال هەمە بۆ کۆبانی هەمە بۆ ئێران هەمە بۆ باکوور هەمە من ئەم کتێبە بە شانازی و پێشکەشی تێکۆشەری کورد مراد قەرەیلان یەکەم هیوادارم بەدەستی بکە لەبەر ئەوەی پێشکەشی یەکەم ئەو کەسێکی بەڕێز و تێکۆشەرێکی سەرسەختی کێشەی کووردە بە تایبەتی لە باکوور و بە گشتیشدا کوردستانی گەورە و مای شانازیشە پێی بگات چووکە من ئەو کەسە بە کەسێکی تێکۆشەرێکی مەزنی ئەزانم لە پێگەیەکی شایەکە پێ ئەوترێ قەندیل کە شەرەفی کورد لە قەندیل لاپارێزدا لە هەموو زڕۆفەکانە لە هەموو هەڵسانەوەکانی بزوتنەوەی کوردیە لە قەندیلەوە هەستانەوە دەستی پێکردو هەموو هەستانەوەکە هەر بۆیە من لە شعری کەرکووکەکە پیرەمەگرونم قەندیلم بۆ هەڵبژاردەوە پیرەمەگرون یعنی پیری مەگرون پیرێکی زەردەشتی بوو ئەم کوردستانە خۆی خاوەنی دینی خۆی بوو پیرەمەگرون دوورنەمامە گڕم چرای تاری ئەوە تا قەندیل مەندیلی ما بێ ڕۆحم بە فەرمانیەوە